بەرنامەی ترافیک لە شاری هەولێر باس لە قەدەغەی هاتوچۆ دەکات. ئێرە هەولێری پایتەختە. لێرە هەموو جۆڵێکی هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادە سنووردار و قەدەغە کراوە. هیچ جۆڵەیەک نابێنێت جگە لەوانەی کە ڕێگە پێدراون. ئەم شارە هیچ کات هێندەی ئەمڕۆ چۆڵی بە خۆیەوە نەبینیوە. هەمووان بە مرۆڤ و باڵندە و ئاژەڵەکان تامەزرۆی قەرەباڵخی قەڵات و بازارێ قەیسەری هەولێریان هەیە. تامەزرۆی ڕۆژی چێژی تێکەڵبوونی خەڵکو و ئاژەڵ و باڵندەکان وێڵی باوەشکردنی یەکترن. ئەو شارە بەرگی بێنازی پۆشیوە. هۆکاری ئەو هەموو وێڵی و دابڕان و چۆڵیە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسە کە پەتایەکی مەترسیدارە و جیهان بەدەستیەوە دەناڵێنێت. ئەو مەترسیە وای کرد حکوومەتی هەرێم قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنێت کە ئەو هەنگاوەش لە پێناومانەوەمانە بە سەلامەتی تا پارێزراوی. ئیدی دوای ئەو بڕیارە سەرجەم شار بە بازگە و هێزی ناوخۆ کۆنتڕۆڵ کرا تا ئەو بڕیارە جێبەجێ بکرێت. گرنگی ئەو بڕیارە بۆ هۆی تەشەنە نەکردنی ڤایرۆسەکە. ئیدی مرۆڤەکان هەمووان لە ماڵەوەمانەوە. جۆڵەی هاتوچۆ بەرتەسک و سنووردار کرا. تەنها جۆڵەی هێزەکانی ناوخۆ و دەنگی ئەمبوڵانسەکان دەبیسترا و دەبینرا. ئەو دەنگانە دیمەنی زیندوون لە شەقامەکان لە سەردەمی کۆرۆنادا. ترافیک لە وەڵقەیە باز لە سەرپێچیەکان و پابەندنەبوونی بەشێک لە هاوڵاتیان بەڕێنمایەکان دەکات کە ئەو سەرپێچیانە بوونەتە بەربەست بۆ تیمەکانی تەندروستی و بارگرانی هێزەکانی ناوخۆ. ئەو سەرپێچیانەش بریتە لە شکاندنی قەدەغەی هاتوچۆ لە لایەکی تر ئەوانەی ڕێگەپێدانیان هەیە. بەشێکیان شەقام با خراپی بەکاردەهێن و سەرپێچی دەکەن. هاوکات بەشێکیش لە پیادەکان پابند و گوێڕێڵی ڕێنمایەکان و بڕیارەکان نابن کە لە ئەنجام دەبنە هۆکاری کێشە و گرفت بۆ هاتوچۆ و تیمەکانی 122 هێزەکانی ناوخۆ. ترافیک بە چیرۆکی ڕووداوێکی هاتوچۆ دەست پێ دەکات کە شۆفێرێکی ئەمبوڵانسە. سەرەڕای قەدەغەی هاتوچۆ و چۆڵی ڕێگاکان ئۆتۆمبیلێک لە ئاکامی سەرپێچی خۆی بۆ ئەمبوڵانسە دەکێشێت. دائما ئەو نەخۆشانەی کە دایانگوازینەوە هەمووی حالەت تاریئەیە، هەمووی حالەتی ینی خێرایە، دەبی بە خێرایی بیان بین و بیانگەینە شوێنی مەبەستی خۆیان. ئەوەی کە کۆرۆنا هەیە ئەوەش دووبارە لە بۆ وەزارەتی پێشمەرگە دەبن خەتەخانەی وەزارەتی پێشمەرگە وایخود لە بۆ فریاکەوتنی ناوان. لە فلکەی عنکاوی من هاتم بازگان لۆ کردمەوە و دەرچووم کاتێک برادەرش کە لە لای عنکاوی ڕاهات هاتە پێشمان و ئیدی پێکدادانەکە ڕوویدا. نەخۆشم پێ بوو زۆر خێرا بوو بەڕاستی شەکە بوو ئەو کاتانی کە پێکدادانەکەمان کردێک لە مڕافەکانی ینی تووشی خوێنبەربوون بوو. ئەو سیارانەی هاوڵاتیان دێن بەڕاستی کێشەمان لۆ دروست دەبێتن. یان ئەوانەی کە لە پیادە کە دێن ئەمە ناکرێت مثلن بە ئینزارەوە دەڕۆین بە فەرارەوە دەڕۆین. ینی لە دوورەوە گیان لە ئینزارەکە دەبی لە بۆمان لا نادەن. ینی ڕێمان لۆ ناکەنەوە کەمە بە خێراییش نەخۆشەکە بینە شوێنی خۆیان. ترافیک دەچێتە سنتەری هەمانکی فریاکەوتن 122. ڕۆژانە زیاتر لە 500 پەیوەندی بۆیان دێت. رقم تليفونك هسه بس يمكن عليه ئەو پەیوەندیانە بەشی زۆریان حاڵەتی لە ناکاو و فریاکەوتنە کە نەخۆشەکان دۆخی تەندروستیان ناجێگیرە. بەشێکیش لەو پەیوەندیانە بۆ هێنانی ئەو کەسانی گومانی توشبوونی بە کۆرۆنایان لێ دەکرێت یان توش بوون. سكريا زفيا زفت سكريا
بۆ ڕێگریکردن لە پیادە و ئۆتۆمبیلدایان بازگی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هاتوچۆ و پۆلیسی هەولێر لە شەقام و ڕێگاکان جێگیرکراون و لێ پێچینەوە لەسەر پێچی کەرانەوە کەسانە دەکەن کە قەدەغەی هاتوچۆ دەشێنن. ئەمە زیادەی تەواریە تەواری ڕۆژهەڵات ناخۆشترین زیادەیە. کاکە حالەتە چی ولادەیە لە هەولێری نوێ زخۆ بگەینێ یاڵا دەستان خۆش بڕۆ میرۆ. کێشەکانمان لەوەی قورس بووە باقەت کەمە نەحتەجەوە لە هیچ کەسێک ناتوانێت بە سیارەی خۆی ئەگەر نەخۆشەشی کچکەشی هەبی کێشەشی بچووشی هەبی ناتوانێت لە سەیتەرەکان ڕابگری دەبێت مڵاسیمە بچی. کێشەکانمان لەگەڵ ئەوانەی کە ئێستا با بڵێن بە هەر شێوەک لە شێوەکان لەو قەدەغی هاتوچۆیەکەنجا ئەوەی ئیجازەی پێ ئەوەی وەرەقەی پێ ئەوەی بەبێ وەرەقە دێتە دەرێ باقەت لۆمە ئاستەنگ دروستەبی یەک لەوانە دێت ڕۆچایی دێت دەڕوا لابەلا چکە دەزانیت زادەکە چۆلا زادەکان زۆربەی زۆری بەردیان لۆدانرایە لە باتی بڕوا لاشی ڕێکی دوورتر بسوڕێتەوە ڕەسەندێ ئەوش لە ئەمبوڵانسیمە قورساییە ئەوەی لە سەرەمەیە گومانی کۆرۆنای لێکرێ هێزە ئەمنیەکان ئاسایش پۆلیس ئەوانە زۆر هاوکارمانن کە کەسێک لە ئێرانی گەڕایتەوە بە قاچاق عایلە گەڕایتەوە بەرکەوتەک هەیە لەگەڵ ئەوانی کە پێشتر توش کۆرۆنا بووینە ئەوانە ئەمە ئاگادارەکەنەوە چ لە ڕووی خۆیان چ خەڵکەکی ئاسایی هاوڵاتی ئاسایی ئاگادارمانەکەنەوە دەست خۆشیان لێکەین. ئەو ژمارە زۆری هاتوچۆکردنی ئەمبوڵانس هەندێک کات تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و زۆر جاریش لە ڕێگا بەهۆی سەرپێچی بەشێک لە شۆفێران و بوونی پیادە لە شەقامەکان تووشی گرفت دەبن. لە 120 تەلفۆنمان لۆکرەلۆ حادیسەی بڕۆن لا تێراوەی دەڕۆیشت 6 مەتر ڕۆیشتین سیارە کاتە پێشمەکە دەشمن ئەو لای دەمو لای ئاسایش بێت ژۆرەی ئەمەش دەڕۆیشتین کاتە پێشمەن نێمە. یەکێک لە کێشەکانی ما ئەوەیە کە طبعاً لە کۆنتترۆلی مەجموعە کارمەندێکمان لەوەیە بە حقیقت خەڵکانێک تەلەفۆنمان لۆکەن یعنی شتی زۆر بکوی بڵێ بێسەروبەر باسەکەن یان داوای شتی زۆر بێسەروبەرەکەنەوە زۆر ڕێی لە ماگریەک یان هەیە با بڵێن دەمانبال و شوێنەکی دوور لەوێ تەلەفۆنی دادەخا ساپەکەی من دەوی بگەڕێتەوە. ئێمە لە کاتی دەرچوونمان لە سیارەکان ڕێگاوبانەکان زۆر گیراون دوور کەوتینەوە خەرکەکەش عەجەلەیتی بەڕاستی خەرکەکە دەیە بە زووتری کات بیگەینێت معاناتی مە نازانی ڕێگایەکان زۆر بربەستیان دانایە حکوومەتیش حەق خۆتی لە ناحیەوەی کە خەڵک زۆر دێتە دەرێ پابەت نابیتن. بەڕاستی زۆر جارێ ئۆتۆمبیلەکان بێزارمان دەکەن هەندێک جاران هەرلا نادەن ڕێگامان ناکەن یعنی ئاگال لە معاناتی منیە ئاگال لە ماندیبوونی منیە دێنە پێشمان جاروێ سەیتەرات 3 ساعت دەڕواتن هەموو سەیتەرەکەی قەپا دەکەن ڕێگایەک نی ئەمە لێ دەرباز بی کە ئیسعاف دەستە جێگایەکی دەستە هەر گەڕەکەکی شەرت نییە ئەو گەڕەکە کڕۆنەی لێبی کابراایە کە داوای یارمەتی 122 کردیا. بەپێی ئاماری بەشی تیمە کردە پزیشکەکانی تەندروستی هەولێر لە ماوەی 22 ڕۆژی مانگی 3 ساڵی 2020 4522 پەیوەندی بەهێڵی گەرم کراوە لەو ژمارەیەش 3056 جار تیمەکان بۆ دوای پەیوەندیەکە باوەڵاس دەرچوون نزیکەی 1070 پەیوەندی
ئامۆژگاری بۆ و 388 پەیوەندیش بۆ ژمارە 104 پۆلیس و فریاکەوتن بووە. بۆ ڕێگریکردن لە پیادە و ئۆتۆمبیل دەیان بازگی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هاتوچۆ و پۆلیسی هەولێر لە شەقام و ڕێگاکان جێگیرکراون و لێ پێچینەوە لەسەر پێچی کارانەوە کەسانە دەکەن کە قەدەغەی هاتوچۆ دەشێنن. بۆ ئەو مەبەستە ئەو هێزانە تەواوی ڕێگە لاوەکیەکانیان بە بربەستی بەردین داخستووە. ئەمەش بۆ ڕێگەگرتن لە هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادە و ڕێگری لە بەریەککەوتن کە هۆکارێکی مەترسیدارە بۆ بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. سەرڕایگرتنی ڕێگاکان بەڵام بەشێک لە هاوڵاتیان دەست درێژی دەکەنە سەر هاتوچۆ و بڕیار و ڕێکارەکان. جێگری پارێزگاری هەولێر کە ئێستا کتێبێژی ژووری ئۆپراسیۆنی و ڕوبەڕووبنەوەی کۆرۆناشە باس لە سزای سەرپێچی کاران بۆ ترافیک دەکات. مەبەست لە قەدەغەی هاتوچۆ ئەوەیە کە ئێمە تەندروستی گشتی بپارێزین. ئەمە کێشەی ئەمنیمانێ کێشەی ئێمە تەندروستیە. بۆیە ئێمە وەکو ئیدارە لە ژووری ئۆپراسیۆنەکانە پارێزگای هەولێر لەسەر ئاسی پارێزگای هەولێر لەگەر دەستگا ئەمنیەکانی خۆمان پابەندین بەو بڕیارانەی کە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی دەردەچێت. بڕیارەکەش وایە قەدەغەی هاتوچۆ مانەوە لە ماڵەوە خۆ پارێزی. بۆیە دەبێ هاوڵاتیان ئەوە تێبگەن. ئێمە وەکو حکومەت لە خەبی هاوڵاتیانداین. ئێمە بەرژەمەندی تەندروستی گشتیمان دەوێت سەحەی عامە لەسەروی هەموو شتێکە. بە پێی یاسا هەر هاوڵاتێک لە پیادە پابەند نەبێ بە ڕێنماکەن بە پێی یاسایی سزادانی عراقی ژمارە 240 ئەو هاوڵاتیە سزا دەدرێت بە حەبسکردن تاوەکو 6 مانگ یان بە غەڕامەکردن. ئەوەی تر بەنسبەت ئەو هاوڵاتیانی وەکو شۆفێر ئۆتۆمبیل سەرپێچی کردرێت بۆ جاری یەکەم ئەگەر سەرپێچی بکات بە بڕی 100,000 دینار غەڕامە دەکرێت. بۆ جاری دووەم دووبارەی بکاتەوە 300,000 دینار غەڕامە دەکرێت و 5 ڕۆژی سیارەکەی دەستی بەسەردا دەچێت. ئەو سەرپێچیانەی کەوا شفێران لەم ماوەی قەدەغەکردنی هاتوچۆ کە سەرپێچیان تێدا کردووە بۆ هۆبەی مەحدوزات دەنێرن. سەرپێچەکان خۆی دەبینێتەوە لەوەی کەوا بەبێ ڕێگە پێدان ئۆتۆمبیلیان لێ خوڕیوە بۆیە مۆڵەتەکانیان دەستگیر کراوە یاخود ساڵنامەوە یاخود ئۆتۆمبیلەکانیان دەستی بەسەردا گیراوە. زیاترین ئەو زۆری سەرپێچی ئەوەیە کە سەرپێچی ئەو قەدەغەی هاتوچۆیان کردووە کە تێیدا خۆی دەبینێتەوە لەوەی کە ئێمە ئەو ڕێکارانێک کە لەگەڵیان ئەنجام دەدەین ئەوانەی بۆ ماوەی ئەگەڵ بۆ جاری یەکەمی بی ئەوە بڕی 100,000 دینار غەڕامەیان دەکەین وەکو هۆی کە شکاردنی قەدەغەی هاتوچۆیان کردووە. بەڵام ئەگەر ببێتە هۆیەوەی کە جاری دووەم بیتن ئەوە بڕی 300,000 دینار غەڕامە دەکرێت. ئەمەش بە پێی بەیانی ژمارە 19ی وەزارەتی ناوخۆی ساڵی 2020. بە پێی ئاماری بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 27 ڕوودا ڕوویانداوە. لەو ڕووداوانە 3 کەس مردووە و 25 کەس بریندار بووە. زیاتر لە 650 ئۆتۆمبیل و 185 ماتۆرسکیل دەستیان بەسەردا گیراوە. زیاتر لە 12,000 بەڵگەنامە دەستی بەسەردا گیراوە. چەندین کەسیش لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراون. زیاتر لە 8,000 سەرپێچی بە ئەمێری PDI تۆمار کراوە. دوای ئەوەی کە هەندێک سەرپێچی جگەلەوەی کە ڕێگە پێدانیان هەبووە بۆ نمونە ڕێگە پێدانی ئەوەی هەبووە کەوا بچێتن بۆ دوکان و یان ئیشکارەکەی خۆی بەڵام بە پێچەوانەی شەقام لێ خوڕیوە لە شەقامەکە ئەوە ئەمە دەستمان بەسەرە و مۆڵەتەشدا بۆ زۆرە مۆڵەتەش داگرتووە یان ئەو ساڵنامەیە
لەبەرەوەی نابێ شفێریمە ئیستقلالیەوە بکەکەوە قەدەغەی هاتوچۆ هەیە کە بچێتن بە کەیف خۆی ئیجراعاتی تر یاخود سەرپێچی تر بکاتن بۆیە ئێمە ئیجراعاتی توندیان لەگەڵ دەکەین یاخودتەوانەی کە بە خێرایەکی زۆر لێدەخڕون لە شەقامەکان لەبەرەوەی کە دەڵێن شەقام چۆڵە تا ئێستا چەندین ڕووداویش ڕوویداوەکەوە بە شێوەیەکی خێرا لە شەقامەکان ئۆتۆمبیلانەی خوڕیوە. ئێمە وەکو پێشمەرگەی زێرەڤانی لەسەر ڕاستباتی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی ئەو ئەرکەمان پێ سپێردراوە هاتوین لێرە خزمەت بە هاونیشتیمانانی خۆمان بکەین لێرە. هەرکەکەی ئێمە بۆ ئەوەیە زیاتر ڕێنمایی بدەین بە هاونیشتیمانیانی خۆمان کە پاپەندی ئەو فەرمان و ڕێنمایانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بن بۆ ئەوەی دوور بن لەو ڤایرۆس و لەو بەڵایی کە بڵاو بۆتەوە هۆشیار بنەوە پابەند بن لە ماڵەوە بمێننەوە. ئێمە هاتوین لێرە خزمەتی ئەوان بکەین. زۆر جار هاونیشتیمانیان پابەند نابن چکە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ هەبێ هاونیشتیمانیان لە ماڵەوە بمێننەوە. زۆر زەختێکی زۆر لە سەرمانە بە تایبەتی ئێرە ئەم بازگەی ئێرە ئەتکی ئێمەیان زۆر قوس کردووە بە 24 سەعاتی ئەو زەختە هەیە لەسەر ئێرە. شۆفێرەکان زۆر پابەند نابن بە ڕێنمایەکانی. هێزەکانی زێرەڤانی لە بازگەکانشان بەشانی پۆلیسی هاتوچۆ چاودێری قەدەغەی هاتوچۆ دەکەن و ئەو کەسانەش سزا دەدەن کە ئەو بڕیارانە دەشتێن و پابەند نابن. تاکو ئێستا تقریبان نزیکەی 6 بۆ 7 ئۆتۆمبیلمان دەستگیر کردووە. ئەو ئۆتۆمبیلانە بە قاچاق دەیانویست دوور لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ ئەو خەڵکە بێنن داخلی شاری هەولێر کرد. بەڵام خۆشبەختانە هێزەکانمان دەستگیری کردوون بە پێی یاسا ئیجراعاتی یاسایان لەگەڵە کرێ. ئێمە تەسمیمان کردوون بە برایانی پۆلیسی هاتوچۆ لە پاش ئیجراعات سزا درێن ئەو کەسان. قەدەغەکردنی هاتوچۆ بڕیاری پێدەرچوو پێویستە خەڵکەکە پابەند بێتن لە ماڵەکانی خۆیان نێنەدرێ. گرنگی مانەوەی لە ماڵەوە یەکجار زۆرە و هەروەکو خۆی کەرنتین دەکە لە ماڵەوە. ئەگەر هاتوو توش بوو بەرکەوتە بوو خەڵکی تر زیاد ناکە ڕێژەکەی زیاد نابێت. بۆیە لە ئێستادا پێویستە هەمومان بەیەکەوە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بین بە هیچ زۆرێک کە هاتوچۆکردن قەدەغە کرایە ئەوە بۆ گرنگی هاوڵاتیانە نەوەکو بۆ پۆلیس و زێرەڤانی و برایانی ئاسایش نەخێر بۆ ئێوەیە بۆ سەلامەتی تەندروستی ئێوەیە. سەرەتایی بەدەدا چوون دەچینە لای بەرپرسێکی سەربازی لە هێزی پێشمەرگەی زێرەڤانی کە ئەندامی ژووری ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە. بەنە واجبە بە زێرەڤانی درا بە هاوکاری هەموو برادرانی تری دەستگاکانی ئەمنی نەک بە تەنیا هەر ئێمە بەڵام واجبە قورسەکە لەسەر شانی ئێمە بۆ ئەم جارە ئەوەی کە یەکەم جار وەکو بڵێ قەدەغەی هاتوچوو لە سنتەری شار بوو تەنیا سنتەری شاری هەولێری گرتەوە بازنەکانی هەولێر 120 و 100 مەتری درا بە زێرەڤانی و ئەرکێکی تند و قەیم و زۆر ڕێکوپێکمان ئەنجامدا. دواتر ئەوە بوو درێژ کراوە قەدەغەی هاتوچوو فراوانتر کرا بازنەکان و سنتەری قەزا و ناحەکانیشی گرتەوە و چەندین کۆمەڵگە و تەجەمعاتی دەوروبەری شاری هەولێرمان وەرگرت. ئامانجی ئێمە ئەوەیە پاراستنی هاوڵاتیانە تەنیا بە پێی ئەو بڕیارە و ئەو سیستەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دای ڕشتووە
ئەم ئەرکە واجبە و ئەم قورسیە کە لە سەرشانی هێزەکانی ئەمنیە بە شەو و بە ڕۆژ بە سەرما و بە گەرما و بەژێر بارانیش ئەرکەکەی بەجێ نەهێشتووە تەنیا بۆ ئەوەیە هاوڵاتیان پارێزراو بن هیچ مەبەستێکی تر ئەوە نیە چونکە حاڵەتەکە نە حاڵەتێکی ئەمنیە حاڵەتەکە حاڵەتێکی تەندروستیە و قەیرانێکی گەورەیە و پەتایەکی گەورەیە ڕوبەڕووی جیهان بوویتەوە. ترافیک لە وەڵقێ دەچێتە شارۆچکە و کۆمەڵگاکانی دەوروبەری شاری هەولێر کە سەرڕای پابندبوونی ژمارەی زۆر لە خەڵک بە ڕێکار و ڕێنمایەکان بەڵام لەو کۆمەڵگە و شارۆچکانە تا ڕادێک خەڵکانێک بابند نابن و گۆڕیاڵی ڕێنمای و بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و ناوخۆ نابن. دواتر ئەرکی دۆمی و هێزانە نیشان دەدەین لە چۆنیەتی کۆنتڕۆڵکردنی دۆخی هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادەکان چونکە لەو شوێنانە بەهۆی پەیوەندی بەهێزی کۆمەڵایەتی هاتوچۆ و بەریەک کەوتن زۆرە. یەک کەسێک بچێت دێن. ئیدی دەست دەکەن بە جێبەجێکردنی بڕیارەکانی ژووری ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و وەزارەتی ناوخۆ. حاجی سپاس زەحمەندە بچۆ ژوورۆ خاڵەجان لێ برا عەزیزم لێ بابی بابە خاڵەجان بۆ چۆ دەچی بەس زوو بگەڕێنە تاخیر نەبی لە دوکان بڕۆنە ماڵەوە مەچن زوو بگەڕێەوە نەوەسیەک 5 دقیقە زیاتر مەجال نییە شتی خۆی بکڕەوە بگەڕە ماڵەوە. بەشێک لە سەمونخانە و پیادەکان گوێڕیاڵی ڕێنمایەکانی تەندروستی و بڕیارەکان دابن نەدەستێش نەدەمامەک نابێدرێت جگە لە کۆبوونەوە یان لە سەرە کۆڵان و شەقام و بازاڕەکان. پێشیستە تەبلیغمان نەکە دەچێت درەوە دەبڕۆ ماڵم بەڕێزان چیەکە لە دەرەوەیەوە چرا بۆ خاچێتر نەخۆش نەکە خەڵکەژێت سجابەی هەیە یعنی زۆر باشە هاوکارن هەیە گەنج بێتاقەتن دێت دەرەوە ئەمە ئەوانشمان ئەوە کردووەکە لەسەر جادە نەبێنن بەعام خەڵکی سجابەی باشە و ئەتیزامیان بە تعلیماتەوەکە هەیە براخ نابێت قەڵەباغی مەکە خۆ تازامەتە جووارەوانە قەدەغای خەڵکات و چۆ بکە ئللا حاڵەتی زەروری ئەوەی ڕێگا پێدراوە تۆ نەخۆشی بڕۆ عیلاجەکەت وەرگە بە ئەو برادرە با بگڕێتەوە یەک کەسێک بکڕێ نەک ئەگۆست پسیە مناستا لەگە خۆتانی ناوە یعنی ئەو مناڵانە زەمبیان چێت تووشانەکەن یەک جە پێتا بڵێ بۆ بەرژەوەندەی ئێوەیە بۆ پارێزگاریکردن لە ئێوە بڕۆ بۆ ماڵ دانیشە بەس بۆ بە قەڵەباڵغی ئەنگۆ دێن ئاوەتە جەمعەکەن تۆ ئیشەکەت هەیە بە تەنها دەچی شتەکە دەکرێت دێوە ئەرکی کۆنتڕۆڵکردنی شەقامی سەدمەتری هەولێران پێمان ڕاستات بۆ ئەوەی ڕێگری بکەین لە کۆبوونەوە و خڕبوونەوەی هاوڵاتیان چی بە پیادە یاخود بە بە سیارە. ئەو هەوڵاتیانی کە پابند نەبووینە بە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ بە پیادە لە قەزام ناحیەکان چەند هاوڵاتێک بەڕاستی ئێمە لە پێچینەوەمان لەگەکردن لە ڕێگای بنکەی پۆلیسەکانی کەدا هەر کۆمەڵگایەک و ناحیەک هەیە چەند هاوڵاتێک دەستگیر کران سەرەتا بردرانە بنکەی پۆلیس دەوێنێت بەڵی نامەیان لێ وەرگیرەکەەوە جارشتی ڕێم بۆیە ئێمە لە هەر شوێنێ چێچکە گردبوونەوەیەک ببینین هاوڵاتیان کە دانیشن بەیەکەوە هێزەکانی خۆمان دەستکراوە کردینە کەەوە بەڵاوەیان پێکەن. ئەو پابەت نەبوون و هاتە دەر لە ماڵترس دروست دەکات لاگەری بڵاوبوونەوە و زیادبوونی ڕێژەی توشبووان بە کۆرۆنا ڤایرۆس.
دیارە لێرە ئەرزاقی هی خێرخوازیەوە بەنا ئەرزاقان تەوزیع کردووە لێرە قەڵەباغیان دروست کردو بەڕاستی ئەوە نابێ بۆ شێوە دابەش بکرێت. لە ڕووی پیادەوە ئەوان لە ڕێی پیادەوە ئاگادارەکرێنەوە کەسەکان دەچنە ماڵی خۆیان چنە ماڵی خۆیان دانیشن بێجگە لەو کەسانی کە حاڵی تاریە هەیە بۆ حاڵی تاری دەچنە نزیکتری بنکەی تەندروستی خۆیان. ئەگەر بمانەوێت بازیزان و ئۆستروشتە جوان و سەوزە شاپینەوە پێویستە هەمومان پابندی ڕێنمایەکان بین و هاوکاری حکوومەت بکەین لە جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایەکان و دوورکەوتنەوە لە شکاندنی قەدەغەی هاتوچۆ و مانەوە لە ماڵەکانمان و ئەنجام نەدانی سەرپێچی.